سەبارەت بۆ ڕاگەیاندنی کە دەمێکە خوێندکاران و خوازیارانی خوێندنی ماستەر و دکتۆرا و خوێندنی باڵا چاوەڕێن کە ئەم دەرگایان بۆ بکرێتەوە لە ڕێگەی وەزارەتی خوێندنی باڵای حکوومەتی هەرێمی کوردستانەوە بۆ پێشکەشکردنی نامەی ماستەر تێزی دکتۆرا و دیبلۆمی باڵا. ئەمڕۆ وەزارەتی خوێندنی باڵا ئەم بڕیارەی ڕاگەیاند کە لە ڕۆژی یەکشەمەوە خوازیاران دەتوانن پێشکەشی بکەن لەگەڵ ئەمەشتا کۆمەڵێک مەرجێ لەسەر بابەتەکە زۆر ناڕۆم لەگەڵ میوانەکە گفتوگوی ئەم بابەتە ئاکەین وردەکارێکی لە وەردەگرینەوە بەڕێز دکتۆرە ژاڵە سعید بەڕێوەبەری گشتی توێژینەوە و پەرەپێدان ڕاستەخۆ لە هەولێرەوە میوانمان دەبێت گفتوگوی زیاتر لەسەر ئەم بابەتە لەگەڵ بەڕێزیان دەکەین. دکتۆر زۆر سپاس بۆ ئامادەبوونت ئەمڕۆ ئەوەی کە خوێندکاران و خوازیاران چاوەڕێیان بوو ڕاگەیەنرا لەلایەن ئێوە ئەمێ لە مەرجەکانەوە دەست پێ بکەم. مەرجەکان چین بۆ ئەمساڵ؟ چ بۆ ماستەر بۆ دکتۆرا بۆ دیبلۆمی باڵا؟ بەڵێ سپاسان دەکەم ئەو کاتتان باش. ئەمڕۆ ڕامانگەیاند خولێکی نوێ بۆ دەستپێکی خوێندنی باڵا دیبلۆمی باڵای یەک ساڵا دیبلۆمی باڵای پزیشکیمان هەیە تەندروستیمان هەیە هەروە بۆ ماستەر و دکتۆرای لە هەموو زانکۆ حکوومیەکانی هەرێمی کوردستان. مەرجەکان بە سەبارەت بە مەرجەکان هەر ئاستێک مەرجی خۆی هەیە. لە ئاستی دیبلۆمی باڵا یەک ساڵای ئەکادیمی مەرج ئەوەیە کە ئەو کەسێک کە خوازیارە کە پێشکەش دەکاتن بۆ ئەو خوێندنە نمرەی دەرچوونی لە بەکەلۆرێسەکەی لە 50 بێتن یان دەرچوو بێتن و هەروەها 2 ساڵ دوای بەسەر چوبێ دوای دەرچوون یاخود بەکەلۆرێسەکەی کە تەواو کرد 2 ساڵی تەواو کردی بێتن. ئەو دوای ئەوە دێتە ناو ئیمتیحانی یاخود توانستی تاقیکردنەوەی توانستی زانستی لەوێش لە توانستنەکە دەبێت دەربچێتن و هەتاوەکو بتوانێتن ئەو وەربگرێتن لە منافەسەی زانستی دەربچێتن. بۆ خوێندنی ماستەر مەرجە بەکەلۆرێسەکەی نمرەی بەکەلۆرێسی لە 60 کەمتر نەبێتن. هەروەها 2 ساڵی بەسەردا تێبەڕی بێتن بەسەر بەکەلۆرێسەکەی تەواو کرد بە هەمان شێوەی دیبلۆمەکە. دوای ئەوە بۆی هەیە دەتوانێت داخلی ئیمتیحانی یاخود توانستی تاقیکردنەوەی توانستی زانستی بێتن. بە هەمان شێوە بۆ خوێندنی دکتۆراژ مەرجە لە بەکەلۆرێسەکەی 60 هەبێت نمرەی دەرچوونی لە 60 کەمتر نەبێتن. هەروە بۆ ماستەرەکەشی بە هەمان شێوە نمرەی دەرچوونی ماستەریشی لە 60 کەمتر نەبێت. ئەو کاتە بۆی هەیە تەقدیمی دکتۆرا بکاتن ئەو بە شێوەیەکی گشتی یاخود بۆ هەموو هاوڵات و بۆ هەموو مامۆستایان و فەرمانبەران تەنها بۆ فەرمانبەران یاخود هەڵگرانی نازناوی زانستی لە هەردوو وەزارەتی خوێندنی باڵا و وەزارەتی پەروەردە بۆیان هەیە ئەگەر نمرەی بەکەلۆرێسەکەیان لە 60 کەمتر بوو بۆیان هەیە تەقدیم بکەن بە تەنها بۆ ئەوانە با بڵێن بۆ هەڵگرانی نازناوی زانستی لەم دوو وەزارەتەوە. باشە سەبارەت بە مەرجی توانستی زمان بەڵێ جێم لێنەوە ببوورە دکتۆرە پرسییم سەبارەت بە مەرجی توانستی زمان ساڵانی ڕابردوو یەکێک بوو لە مەرجە سەرەکیەکان بۆ ئەم ساڵ بۆ هەستێ پێشکەشکردنانە مەرجی توانستی زمان ڕچاوکراوە و چۆنە بۆ ئەم ساڵ؟ بەڵێ بۆ ئەم ساڵش هەروەکو با بڵێن ڕاوند یاخود خۆلی ڕابردووە 19 کە تەقدیمات کرد بە هەمان شێوەیە مەرجی توانستی زانستی زمانی ئینگلیزی ماوە بەڵام وەکو خۆلی ڕابردوو هەر بە هەمان شێوەیە کە قوتابی یاخود خوێندکار دوای ئەوەی کە وەرگیرە لە خوێندنەکە دەبێتن توانستی زانستی ئەنجام بدا پێش مناقەشەکردن یعنی پێشەوەی تاوتۆی تێزەکەی بکە یاخود ماستەرنامەکەی بکاتن بەڵام لە کاتی پێشکەشکردن مەرزنی هەیبێتن دەتوانێت هەیبێتن بۆ منافەسە بەڵێ مەرجی دواتر کە لە کاتی خوێندنەکە دەتوانین بەدەستی بێنێ بەڵام پێش تاوتێکردنەکەی دەبیتن مەرجی توانستی زمانی بەدەست هێنابێت بەڵام ئەگەر پێشتر هەیبوو ئەوەی باشترە لەبەرەوەی پێدەستە ناو بۆ کێبڕکێ بۆ منافەسەکە خاڵی پێوەردەگرێتن. باشە کاتەمە یەکێکە لە کاراسانیەکان بۆ کەسانی کە خوازیارن دەتوانن ئەم مەرجە زیاتر هاوکاریاسانی زۆرمان کردەوە بەڵێ باشە باشە دکتۆر سەبارەت بۆ کورسیانی کە کۆی کورسیەکان لە هەرسێ ماستەر لە نامەی ماستەر و تێزی دکتۆرا و دیبلۆمی باڵا کۆی کورسیەکان چەندە بۆ هەرێکێک لەم 3 بە 6 چەند کورسی دابین کراوە؟ بەڵێ نزیکەی 7600 کورسیمان دابین کردووە بۆ هەموو ئاستەکانی خوێندنی باڵا 7600 کورسە نزیکەی ئەگەر بۆت بخوێنمەوە لە دیبلۆمی باڵای یەک ساڵەی ئەکادمی نزیکەی 2308 کورسیمان هەیە یان دەبینی کورسێکی زۆر تەرخانکرا هەتاکو دەرفەتێکی زۆر هەبێ بە ئەوانەی کە دەرچووی بەکەلۆرێسی نمرەی پێویستیان نییە بۆ تەقدیم ماستەر یان دەرفەتمان بۆیان ڕەخساند و دەتوانن پێشکەش بۆ ئەم دیبلۆمە بکەنەوە تا نمرەکانیان پێ بەرز بکەنەوە. بۆ دیبلۆمی باڵای 2 ساڵەی پزیشکی کلینیکی ئەو بە پەیوەندی بە پزیشکانەوە هەیە 160 کورسیمان دابین کردووە. بۆ ماستەر لە هەموو زانکۆکان لە هەموو بەشە زانستیەکاندا 3312 کورسیە. هەروەها بۆ دکتۆراش 1834 کورسی دابین کراوە بۆ هەموو ئاستەکان بۆ هەموو بەشە زانستیەکان.
باشە سەبارەت بەو کەسانەی کە دەیانەوێت کە بۆ نمونە لە ئێواران بە پاراڵێڵ بخوێنن بەیانیان مەرجەکان بۆ ئەمانە چۆن جیاکراوەتەوە دکتۆرە ژاڵە؟ بەڵێ ئێمە خوێندنی باڵا هەمووی لە بەیانیانە خوێندنی باڵا بە پێی ڕێنمایی ژمارە 3 ساڵی 2022 هەیتمان خوێندنی باڵا لە بەیانیانە لە ئێواران نییە بەڵام بۆ پاراڵێ ئێستا ئەمە لەسەر ئاستی خوێندنی باڵا هەر هەموو ئاستەکانیەوە دابشکراوە بۆ 3 بازنە بازنەی خوێندنی باڵامان هەیە ئەو بازنەیە بۆچەیە بۆ ئەوانەی کە فەرمانبەرن مامۆستانە معیدن لە ناو وەزارەتی خوێندنی باڵا دیوانی وەزارەت و لە هەموو زانکۆ حکوومیەکانی هەرێمی کوردستان ئەو بازنەیەکمان هەیە بازنەی دووەم بازنەی گشتی پێدەڵێن بازنەی گشتی بۆ هەموو فەرمانبەرانی هەموو دامەزراوەکانی حکوومەتی هەرێمی کوردستانە وەزارەتەکان دامەدەستگاکانی جگە لە وەزارەتی خوێندنی باڵا ناگرێتەوە ئەو پێدەڵێن بازنەی گشتی کورسی گشتی بازنەی سێمانەی بازنەی پاراڵێل بازنەی پاراڵێل ئەوە کراوەیە بۆ دامەزرا و دانەمەزرا و بە ئەوانی لە کەرتی تایبەت ئیش دەکەن ئەوانەی کە دانەمەزراون ئەوانەی کە دامەزراون بەڵام ئەوەی کەرتی با بڵێن بازنەی پاراڵێل ئەو بە پاراڵێلە هەر کەسێک با بڵێن ئارەزووی هەبێتن دامەزراویش بێ فەرمانبەریش بێت توانین تەقدیم بکە ئەوەی فەرمانبەریش نەبێت توانین تەقدیم بکە ڕاستەکەی ئێمە لەو بازنەیە ینی هەندێک فراوان بە فراوانترمان کردەوە فراوانمان کرد بازنەی پاراڵێل هەرچەندە لە کۆی گشتی بازنەکە زۆر بچووکە لە چاو بازنەی گشتی و با بڵێن بازنەی خوێندنی یاخود با بڵێن خوێندنی باڵا لەبەرەوەی تاکو دەرفەت بدەینە ئەوانەی کە دانەمەزراون بتوانن بخوێنن ئەگەر ئەو دەرفەتیان بۆ نەبێت دەرفەت پاڵێت ئەو کاسانەی کە دانەمەزراون ناتوان پێشکەشی خوێندنی باڵا بکەن هەرەوە بۆ کەرتی تایبەت ئەو دەرفەتەمان ڕەخساندووە ئەم ساڵەکە زۆر باشە یەک پرسیاری تر ئەەکەمە دوا پرسیار دکتۆر سەبارەت بە بڕی ئەو پارەی کە پێویستە پێشکەش بکرێت کۆی تێچووەکەی بەگشتی ئەو پارەیە کۆی تێچۆکەی ڕاستەکەی من ناڵم زانیاریم نییە بەڵام ئەو داتایەکی زۆر وردا ینی لە لای منی لە لای زانکۆکان زیاتر دەست لە خوێندنی بەڵێ گۆڕانکاریەکە ئێمە ینی خوێندنی پاراڵێل لە ئەسر ئاستی وەزارەت و زانکۆکان زۆر مناقەشەمان لەسەری کردووە دیراستمان کردووە لە با بڵێن وەکو چۆن کورسی تەرخان کراوە بۆ هەموو کەسێک بتوانیتن ینی ئەوەی کە ئارەزووی هەیە بتوانانی پێشکەشی بکاتن کورسێکی زۆرمان تەرخان کردو بە هەمان شێوەش لە خوێندنی پاراڵێلیش ئێمە کە خوێندنی پاراڵێل ڕاستەکەی کە باسی دەکەین خوێندنی تایبەت نییە کەرتی تایبەت نییە کەرتی گشتیە بەڵام ئەوە هاوکاریشە بۆ ئەو کەسانی کە بتوان بخوێنن بەڵام ئاسانکاریەکان یاخود بڵێن کرێیەکان چۆنە لە بەشێکەوە بۆ بەشێکی جیاوازی هەیە خۆ دەزانین لە بەشێکی مرۆڤایەتی بۆ بەشێکی زانستی کە پێویستی بە تاقیگە هەبێتن و بە سەرچاوە زیاتر هەبێتن پێویستی بە ئیشکردن هەبی لە کارگەکان و لە تاقیگەکان ئەکەیت کرێیەکە جیاوازە بۆیە دەڵم کرێیەکە لە زانکۆیەک یاخود لە بەشێکی زانستی بۆ بەشێشتر ئەکەیت جیاوازی هەیە بەڵام ساڵانی ڕابردووشدا لێرە ئەمە داشکاندنمان کردووە بۆ خوێندنی پاراڵێل لە 145 وەزارەت ئەنجومەنی وەزارەت بڕیاردا وەزارەت بڕیاری داوە کە ئەو داشکان نەکراوە ئەو وابزانام ینی ئاسانکاریەکە هەروە ئاسانکاری تریشمان هەیە لە لایشترەوە بۆ کەسوکاری پلەیەکی شەهیدان ئەوانەی کە شەهیدانی سەنگەریان پێدەڵ یاخۆ شەهیدانی سەنگەر پلەیەک کەسوکاریان ئاسانکاری باشیان بۆ کردووە لە حکوومەتی هەرێم بۆیانی کردووە کە هەر کاتێک لە توانستی یاخود تاقیکردنەوەی توانستی زانستی دەرس و سەرکەوتوو بوون ئەو کاتە کورسیان بۆ دابین دەکرێت لە دەرەوەی پلانەکەش ئەگەر لە دەرەوەی پلان کورسی نەما پرسیان بۆ دابین دەکرێت ئەوە ئاسانکاری هەروە ئاسانکاری حکوومەت بۆی کردنەوە تەواوی خەرجی خوێندنەکەیان لەسەر ئەستۆی حکوومەت دەبێتن ئەو ئاسانکاریشمان کردو بۆیان ئەمە بۆ کەسوکاری شەهیدان دکتۆر ژاڵە زۆر سپاس کەسوکاری شەهیدن بەڵێ من زۆر سپاس دەکەم کە میوانی ئێمە بووین دووبارە سپاس بۆ بەڕێز دکتۆر ژاڵە سعید بەڕێوەبەری گشتی توێژینەوە و بەرپێدان کە ڕاستەخۆ لە هەولێر میوانی ئێمە بماندوو نەبوو